بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، تەفسیری سوورەتی تەوبە چاوی ئینسانی موسڵمان زۆر ڕۆشن ئەکاتەوە و دڵی زۆر ڕۆشن ئەکاتەوە، وهای لێ ئەکا کە حەق و ناحەق بەباشی بناسێ و بزانێ. لەم سوورەتە پیرۆزەیە ڕەب العالەمین کۆمەڵی صفاتی کافران باسەکا بۆمان بە درێژی و کۆمەڵی صفاتی منافقەکانمان بۆ باسەکە. صفاتی منافقەکان هەندێکی بۆ باس کردین لە دەرسی پێشووە، باسی ئەومان کرد کە ئەفەرمێ ڕەب العالەمین پێیان بڵێن کە ئەوە چاوەڕێی لە ئێمەکە، ئێمە لە ژیانە لە نێوان دوو حوسنا و دوو چاکەیەین، یا نەسرەتە یا شەهادەت، هەردووکی هەر حوسنایە بەنسبەت ئێمە ئیماندارەوە، هەردووکی هەر چاکتر و باشترە. دواتر باسی ئەوەی کرد کە هەرچی ئەبەخشن ببەخشن، پێتان خۆشە ئەبەخشن، بە دڵی خۆشەوە ئەبەخشن، بە ناخۆشی ئەبەخشن. قل أنفقوا طوعا أو كرها لن يتقبل منكم، لێتان وەرناگیرێ هەرچی ئەوەی کە ئەیبەخشن. إنكم كنتم قوما فاسقين، چونکە ئێوە قەومێکن کە فاسقن و لە ڕێ لاتاندا و لە ڕێ دەرچوون. هەتا ئاەتی 53 کە تەفسیرمان کردووە بەو کەیفیەتەیە. لە ئاەتی 54 ڕەب العالەمین ئەفەرمێ وما منعهم أن تقبل نفقاتهم، فەرمووی ئاەتی پێشتر قل أنفقوا طوعا أو كرها لن يتقبل منكم، بەو پەڕی خۆشحاڵی یا بەو پەڕی پێناخۆشی ببەخشن خوا لێتان قبوڵ ناکە. ئەفەرمێ بۆچی خوا لێیان قبوڵ ناکە؟ هۆکاری ئەوە چییە کە منافق هیچی لێ قبوڵ ناکرێت، خۆتوان ئەبەخشێ، هەندێک جار بە خۆشی خۆی ئەبەخشێ بۆیە خۆی ونکە، هەندێک جار بە ناڕەحەتی ئەبەخشێ، لە هەردوو حاڵتەکە ئەبەخشێ. ئەفەرمێ وما منعهم أن تقبل منهم نفقاتهم إلا أنهم كفروا بالله وبرسوله، بۆیە لێیان وەرناگیرە نەفەقات و ئەو بەخشندەیە کە ئەیکەن، چونکە ئەوانە کافرن بە خودا و پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم. لە ئاەتەکانی پێشووە لە دەرسێک عەرزم کردن منافق لە ظاهیرە خۆی بە ئیماندار پیشان ئەدا، لە باڵتینا کافرە. ئەم ئاەتە باسی منافقەکە، کەچیە فەرمێ بۆیە لێیان وەرناگیرێت چونکە کافرن بەخوا، کافرن بە پێغەمبەری خوا. کەوابوو منافق لە حەقیقەت یا کافرە، بەڵکو لە کافریش خراپترە، چونکە لە عقوبەی ئاخرەتە إن المنافقين في الدرك الأسفل من النار، لبني بنوي آجر، لنزم ترين بليان لنو آجران، ناراحت ترين بليا، يعني أجر بين تبيش شيء ياخذ آية مشرك خطر ترى وخراب ترى عقوبك يا منافق منافق، آية كافر يا منافق هر منافق. لبي منافق خدعة لدين أكا لمسلمان أكا أيوة في رجل خوابك يخادعون الله وهو خادعهم. لێرە مەسەلەی ئینفاق حەزەکەم ئەم وشەیە لە خزمەتانە تۆزێ لەسەری بوەستین. وشەی ئینفاق جزرەکەی ئەسڵەکەی لە سێ پیتەوە وەرگیراوە، نون و فا و قاف، نەفەقە. منافقیش هەروە هەل لە نون و فا و قافەوە وەرگیراوە. ئێمە هەومان ئەزانین کەسێک کە ئەرکی کەسێک لە سەرشانی بێ ئەڵێن نەفەقەی فڵان کەس لە سەرشانی ئەمە، نەفەقەی فڵان کەس لە سەرشانی ئەمە. لە قورئانی شەوشەی نەفەقە بەکار هاتووە هەر بۆ هەمان مەغەرەز. نەفەقە یعنی چی؟ یعنی لە ئەسڵە شتێک کە دێتە دەست تۆ ئەڕوا. ئەگەر بێنە پێشاوی خۆتان نەفەقتان هەمومان بیستومانەوە بینیومانە نەفەق. ئەڵێن نەفەقەکەی دەربەنی خان، مەسەلەن تونێلەکەی دەربەنی خان، ئەمە پێوتێن نەفەق لە زمانی عەرەبیە. نەفاق هەر شتێکە کە لەم سەرەوە داخڵ بی و لەو سەرەوە دەرچی.
ئینفاقیش ئەو مادەیەک هەیە بۆ تۆ لەولاوە دەرەچێ، منافقیش هەر ئەو هەیە لەم لاوە خۆی کردوە بە دینات، دخل الدين في باب يعني دخل الشريعة في باب وخرج من باب آخر. ليرة وهاتو ليو درسوا بوي أفرميشي أفرمي أم نفقاتاني كأيكن هرشي كردو أنا بخشوان حيتشي اللي قبولنا كرا بو شو كان لحقيقة أمانة كافر بخدا وبيغمبري خدا صلى الله عليه وسلم. مسألة كافر آية پاداشتەکەی چۆنە چییە؟ ئایا ئەگەر کارێکی خەیری کرد چی ئەبێ؟ طبعا لە دنیا پاداشتی خۆی وەرەگرێ، بەڵام لە ئاخرەتە بەدەستی خاڵیەوە ئەڕۆ. خوا زاڵم نییە حتا بەرامبەر بە ئەو کەسە کافرش کە شتێکی بەخشی پاداشتی ئەداتەوە، لە دنیاە بەشی خۆی وەرەگرێتەوە، لە ئاخرەتە عقوبەیەدا هیچی لێ قبول ناکە. واتە منافق بەشە ظاهیریەکەی لێ قبول کراوە، بەشە باڵتینەکەی لێ قبول ناکرێ. بۆیەش ئەم عقوبەتە قورسانە بەسەریادا ئەدرێ مەسەلەی نیفاق. تەسەوورکەن بێنە پێش چاوی خۆتان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو منافقانە لەناو مەدینەیە تەعامل ئەکا، سووریش ئەزانێ ئەمانە کەفەڕوا بالله وبرسوله، چاک ئەزانێ ئەمانە کافرن بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. 300 ئەوەندە منافق یەکێکیان پێی نەوترا تۆ کافری، منافقیش بوون. هەندێک لەوانە ظاهر النفاقیش بوون، وەکو عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول، ظاهر النفاقیش بوو، کەس پێی نەوت کافری. بەمەرجێ دەقەکانی قورئان باسی کوفریان ئەکە. ئیمامی شەعراوی قسەیەکی جوانی هەیە لەو بابەتە، ئەڵێ خوا جەلە جەلالوه بەشە ظاهیریەکەی داوەتە دەستی ئێمە، بەشە معنەویەکە لای خۆیەتی. بۆیە بەسەر بەشە معنەویەکە خۆی بڕیاری کوفریان ئەدات و خۆی عقوبەی ئاخرەتیان ئەدا. بەشە ظاهیریەکە ئێمە لە شەریعەتا بۆمان نییە کە هیچ عقوبەیەکیان بدەین. بۆیە سەختترین مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو مەدینەیە ئەو مامەڵەت توندەیە کە ئیکا لەگەڵ منافقینە، ئەو هەموو عەزیەت و ئازارەی ئەدەن، ئەو هەر لەگەڵیانە نەرم و حەلیم و هێواش و وەکو موسڵمانێکی زۆر تەبیعی مامەڵەیان لەگەڵاکە، وەکو مومنێکی حەقیقی. بەینەما ئەوانیش بەو شێوازە مامەڵەکە، ئەوانیش لە حەقیقەتا کافرن. جەوەرە ئەم مەشەدە بێنە پێش چاوی خۆت، مەشەدی ئەم ڕۆژ بێنە کەسی وا ئەبینی موسڵمانی چاک هەر بە زۆر ئەیکەن بە کافر. وەرەوە سوور منافقە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی ئەزانێ، لە ئەصحابیشا زۆرێک ئەزانن. حتى إمام عمر فرمي للرواياتك فرمي جارك دانشتمون لخزمتها فرمي فلان 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 منافق سياسي كسيوت على شو ما لا يهرسي كان وتم كره فرياي توبك والله لأخوي وانا اشتيك تان هي اشتي واني اما مؤمن على اعترافي ان بوي خويا نكرد على يقين مهبو كالنفاق يعني هي والله هيك بينا اكرا برامبريان لدوايا سيرم كرد دواي بيغمري خوا صلى الله عليه وسلم هرسي كان نفاق كان ظاهر بو اشكراو لمنافقين اواني متهم بالنفاق اواني طو منافقا اويل الزمني بيغمري خوا صلى الله عليه وسلم الرشد به ومردبه اولا بختي هبو لدواي او الا ظهور النفاق كيبو بويا مسألة نفاق ما مالا كردن لقل يا زور زحمة حتى دولتي مسلمان أجر هبي زور بالزحمة يعني كسيك سور بزاني الرقيلة كافرة هاتوا اشتاق أبخشي كان رقي لو اشتشي أبيتو أي بخشي مجبوري شي ليه ورقل ليش قبول كي خواج ليه قبول نكردو بس لكاري ظاهرية أبي ليه قبول كي تو ليه ورقل أفرمي هۆکاری ئەوەی کە لیان وەرنەگرا ئەم بەخشندەیە و خوا لیان قبوڵ ناکا هۆکارەکەی چی؟ یەکەم ئەمانە کافرن بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كفروا بالله وبرسوله مسألەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله ئینسان لە قورئانە کە لە خزمەت گەورەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوەستێ سەری سوڕەمێن يعني زورك لآية كان كفر بخوا ببيغمبري خوا إيمان بخوا ببيغمبري خوا يعني لبناي خدا جل جلاله ناوي ديت آخر أوي ورفعنا لك ذكرك
بۆیە تەفریقە لە نێوان کەلیمەی خوا و کەلیمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر خەتەرە. ئینسانی موسڵمانە بێ زۆر بە وریایی مامەڵەکە لەگەڵ هەموو شتێکە کەوتیان سنەتی ئەوە ئەگەر وردی کەیتەوە یعنی وحی خوایە، یعنی لە خواوە جەل جەلالوه هاتوو. لەناو منافقینە هەبوو ئیمانی بەخوا هەبوو، ئیمانی بە پێغەمبەر نەبوو صلی الله عليه وسلم. بڕێک لە یەهودیەکان، بڕێک لەوانەی کە لە ئەسڵە عەرەب بوون و بووبوونە نەسارە لەناو مەدینەیە، ئەوانە هەموو ئیمانیشیان بەخوا هەبوو، بەڵام ئیمانیان بە پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم و لەسەر نیفاقی خۆیان مانەوە. خوایە تۆ بۆچی لە منافقین شت قبول ناکەی؟ خۆ ئەبەخشن، پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ هەر ئەبەخشن. یەکەم ئیمانیان نییە بەخوا بە پێغەمبەری خوا و کافرن. دووەم ئەفەرمێ چی؟ ولا يأتون الصلاة إلا وهم كسالى. کورە منافقانە نایەن بۆ نوێژ ئیلا بە تەممەڵی نەبێ. کوسالا جەمعی کەسلانە، کەسلان دوو جەمعی هەیە، کەسالاش هەیە و کوسالاش هەیە. کوسالا بە معنای چییە؟ بە معنای تەممەڵەکان دێ بە جەمع. خۆی وشەی ئیتیان لە زمانی عەرەبیە. طبعا ئەگەر تۆ بڵێ دێم عەرەبی زۆر دەقیقە. مثلا ئەگەر من بێمە ئێرە بە ئێوە بڵێم ئەتەیتوکم، هاتم بۆ لای ئێوە، یعنی زۆر بە ئاسانی هاتم. ئەگەر بڵێم جئتوکم، احتیمالە بە ئاسانیەت و احتیمالە بە ناڕەحەتی هاتم. ئەوەندە فەرقی هەیە. بۆیە ئیتیان لە زمانی عەرەبیە یعنی الئیتیان بسهولە، المەجیء بسهولە، زۆر بە ئاسانی. خۆی ئەبێ لە نوێژە ئینسان زۆر بە ئاسانی بچێ بەرەو نوێژەکەی. ئەفەرمێ ئەوان بە ئاسانی نایەن. باشە ڕێی نوێژ خۆی ئاسانە، بەڵام ئیلا وهم کوسالى. طبعا مەسەلەی ئایا منافق نوێژەکە؟ بەڵێ نوێژەکەوە یەئتون الصلاة، بەس کێشەکە لەوایە تەممەڵن. بۆی ئەهلی تەسەوف قسەیەکیان هەیە، قسەکە زۆر عەزیمە. ئەفەرمێ عەبد لە نوێژ تا قەت تەممەڵ نەبی، نە بە تەممەڵی دەستنوێژ بگرن، نە بە بێتاقەتی هەڵسەنە تون ئازا، کەئەنەما چۆن کەسێک ڕائەپەڕێ بۆ جیهادە ڕۆ ئەو تون و تۆڵ بەش پڕێوی و شێواوی و ناکرێت نوێژ ئاوە. منافقینش خۆ نوێژیان نەکرد، جیاوازەکە لەگەڵ ئیماندارانە بەس مەسەلەی تەممەڵی بوو، تەممەڵی لە هاتنە، تەممەڵی لە کردنە. ئەگەر دیقەتی ئەمەتاندا بێ ولا يأتون الصلاة، نایەن بۆ نوێژ، باسی جەماعەتەکە ولا يأتون الصلاة. خۆگەنە لە ماڵیشەوە ئەکرێ ئینشان نەچێ بۆ لای نوێژەکە لە ماڵەوە بکەن، نە، تەرکیز لەسەر چیە؟ لەسەر جەماعەت. تەسەوورکەن لە باسی منافقی مەدینەیە ئەفەرمێ قەلەما منافقێکە بوو لە نوێژی بەیانیە دیار نەبێ، نوێژی بەیانیە دیار نەبێ. جا بزان بۆی نیفاقەکەی خۆی بشارێتەوە لە نوێژی بەیانیشە حازرە بوو. تەسەوور کە ئەدێ ئەمڕۆ ئێمە چەند تەممەڵ بەرامبەر بە نوێژی گەورە. الحەمدولillah ئەمە خوای گەورە لە نیفاقی کوفری کە عولەما فەرموون ئەو بەشە پاراسوونی، بەڵام لە صیفاتی نیفاقی پارێزراو نین. ئێمە دوو جۆر نیفاقمانەیە، نیفاقی کوفریمانەیە، ئەو کەسێک کە بە ظاهر موسڵمان لە بنەوە موسڵمان نییە، بە فەزلی خواوە تێمان پەڕانوە. بەڵام صفاتی نیفاقی زۆر مشکلەیە لە ناومانە. صفاتی ئەهلی نیفاق یەکێک لەوانە تەممەڵیە لە نوێژە. خوای گەورە فەرمێن نەفەقات خەیر و خێراتمان لێ وەرنەگرن لەبەرەوەی لە نوێژە تەممەڵ. ئەی باشی ئێمە نوێژەکانمان تۆکمە نەبێ بە تەماین غەیری نوێژەکانمان کە کۆڵەکەی دینەکەمانە تەرتیبمان نەکردو، شتەکانی تر چۆن قبول کرێن. بۆی ئەبێ زۆر ئاگامان لەو خاڵە بێ کە ئینسانی موسڵمان لەگەڵ ئەوە ئیمانێکی حەقیقی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەهێنێ لە نوێژیان زۆر توکمە و توند. ئەفەرمێ ئیمامی شافعی لە سجنا بوو، هەر جارێ بانگی ئەدا حتا لای دەرگای سجنەکە ئەچوو تۆزە ئاوای لێ ئەکرد بزانێ ئەکید بێ کە داخراوە اینجا هاتەوە دانیشتەوە. نەفەرێکی لەگەڵا بوتی کوڕە قوربان خۆ تۆ ئەزای دەرگاکە داخراوە بۆ ئەچی تا لای دەرگاکەوە یێتەوە؟ تی وەڵڵاهی ئەترسم لەوەی کە بە منافق حساب کردم، با بچم بەرەو پیری ئەگەر پێم نەکرا اینجا. هەموو کارێکی خێر ئەوە. عەتاءوڵای سکەندەری ئەڵێ ئەگەر فەرزێکی خوا لەسەر شانت بوو و عوزریشت هەبوو، نەچی لە دوورەوە دانیشیت و بڵێ وەڵا ئیتر خۆ عوزرم هەیە، ئەڵێ تۆزە بڕۆ ئەگەر عوزرەکە نەهێشت اینجا بوەستە. بۆیە لە فقه ئەفەرمێ ئەو کەسێک کە کرێکارە بۆی نییە یەکسەر ڕۆژۆکەی بشکێنێ بڵێ خۆ بەیانی کرێکاری ئەەکەم، سووریش ئەزانێ بەیانی ناڕەحەت دەبێ و کرێکاریەکە واجبە لەسەری بە ڕۆژوو بێ
بەیانی ئەچێ بە زمانی بە ڕۆژۆ دەسەکە بە ئیشەکەی بەڵام کە نەیتوانی ئیشکێن مباشرە ئەکا بە کارەکە ئینجا عوزرەکەی ئەگەر وای نەکرد لە کوسالا حسابەکرێ تەسەوور کە عوزرێکت هەیە ناتوانی نەخۆشی جوهد کە جوهد دەی بەشکم بتوانم ئینجا بوەستە ئێمە لە مەسەلەی ڕوخسەت و عەزیمەتە سوبحان الله تووشی کێشەی زۆر زۆر هاتوون لە ڕوخسەت و عەزیمەت فەرمایشتی پێغەمبەریان هەیە صلی الله عليه و آله وسلم فەرمێ خوا جەل جەلاوه پێی خۆشە ڕوخسەتەکانی بەکاربێنن عەبدەکانی و ئەثەری ڕوخسەتەکان ببینێ بەڵام هەمیشە لە شەریعەتە عەزیمەت باشترە لە ڕوخسەت حتا بکرێ ئینسان دەست نەبا بۆ ڕوخسەتەکە ئەگەر هیچ مەجالاتی نەما ئینجا دەسی بۆ بە کە دەستیشی بۆ برد خەم نەخوا طبعا هەندێک شتمان هەیە لە میلەتی کووردا زۆر تایبەت یەکێک لەوانە ڕۆژوو ئێستا تۆ بەیانی کەسێک نەخۆش بێ ناتوانێ تەواو مباشرەی عوزرەکەی کردووە بڕواکەن کە بە ڕۆژوو نابێ و ئەزانە شتێکی گەورەی لێون بووە یەت 50 مەلا پرسیارەکە ئەوێ بیگری هەر بە زۆر 50 دکتۆرڵە مەگەر ئەم هەر ئەوێ بیگری لە ڕۆژوێ ئەو هەیە کەسی لە نوێژە خۆیە دزێتەوە 50 عوزرێنێتەوە بۆی لە جەماعەتە دواکە بەعکسی ئەوە لە ڕۆژوو نوێژە سوبحان الله سێر کە چەند کەس لەوە ئەچێ بڕواکە لە مایەکە 10 کەس 15 کەس پرسیام لەکە ئەڵێ مامۆستا دروستە بە قەرز بچی بۆ عومرە ئەی کوورە خۆ قەرزی نایەوێ بۆ نوێژی جەماعەت ئەمە خەتەرەکە لێرایە ولا يأتون الصلاة إلا وهم كسالى كورە منافقیش ئەهات بۆ نوێژ بۆ جەماعەت بەڵام تەنها ئەوەندە بوو بە تەممەڵی ئەهات دەی تۆ بە تۆکمەیی و تند و تۆڵی وەرە سێهەم خاڵ خوایە بۆچی لەمانە قبوڵ ناکەی یەکەم کافرن بەخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دووەم نوێژ بە تەممەڵی ئەکەن سێهەم ولا ينفقون إلا وهم كارهون نابەخشن ئەگەر بەخشیان زۆر بە ناڕەحەتی ئەبەخشن لە دڵیانەوە دەرناچێ بەخشین خوا بەخشینێ قبوڵەکە کە ئینسان بە دڵ و ڕۆح بیبەخشێ والله جاری وهەیە ئینسانێک ئەبینی کە ئەبەخشێ ئەوەندە بە دڵ ئەبەخشێ ئەوەندە بە ڕۆح ئەبەخشێ بڕواکەن زۆر مەمنونە کە فەقیرەکە ئەدۆزێتەوە ئەیداتی هەر زۆر مەمنونە دۆستێک خانوویەکی دانەوە ماڵێکی هەتی و زۆر گەڕاو هەوڵیدا لە ئەخیرە هەتیوەکەی دەستکەوت کە تێیکە دوایی سێرم کە زۆر خۆشحاڵە وتم هەستەکە ئەم شۆ زۆر خۆشحاڵ وتی چۆن خۆشحاڵ نەبم بۆ خۆی ئەو ماڵە هەتیوە بەڕیز بوەستە بیان وتایە لەسەرەوە بۆخوا قاچمان ماژ نەکەی ناین وەڵای قاچی هەمویانە ماچەکرد بۆی بچنەوە ماڵە تەسەوور کە ئەوە بەخشندەیە کە بە حوبەوە ئینسانی موسڵمان ئەبەخشن نەک زۆر بە زەحمەت و ناڕەحەتی و لە گیرفانت نەیەتە دەرو نا ئەوە صفەتی نیفاقە بۆیە ئەم سێ صفەتە کوفری باڵتینی لە ئینسانە تەممەڵی لە نوێژە بەخشندەیی بە زەحمەت ئەوە صفاتی نیفاقە بێ ئەگەمە لێ لە دوای ئەمە ڕب العالەمین سەرنجی موسڵمانان بۆ مەسئلەیەکی زۆر عەجیب ڕائەکێشێ ئێمە ئیماندار ئەبینین لە بازاڕە جەنگ ئەکەین معاملە ئەکەین خەریک ئەبین هەندێک جار ئەبینین خەڵکی منافق و دووڕوو پێشەکە لە زۆر شتا پێشەکە لە بازاڕە لە ئێمە زیاتر پێشەکە ئەفەرمێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فلا تعجبك أموالهم ولا أولادهم کورە سەرنجی تۆ ڕانەکێشێ تعجب نەکەیت و سەرە سوڕ نەمێنێ لە ئەموالی زۆر و لە ئەولادی زۆریان دووشت هەیە ئینسان زۆر فەخری پێوەکە ئەگەر خوا ئەم دوو نعمەتەی دا بە کەسێک وەک وایە سەرزەوی هەموو هی ئەولاد لەگەڵ ئەموال تەسەوور کە جاری وایە ئینسان لاشەی ساغ نییە خوا ئەم دوو نعمەتەی داوەتێ زۆر بە گەورە سەری ئەم دوو نعمەتەیەکە و جەنگی ژیان بۆ ئەم دوانێ کە ئەڵەم جەنگی ژیان بۆ ئەم دوانێ ئێستا وەرە بە کەسێ بڵێ غایی تۆ چییە غەڕەزی تۆ چییە وردی ئەەکەیتەوە غایە و غەڕەزی هەندێ ئەموال پێکەوە بنێ ماڵ پێکەوە بنێ ئەولادی هەبێت نەتیجەکە ئەوەیە کاو مال و ئەولاد ئەو دوانە یەکێکن لە نیعەمە هەرە ئەساسیەکان لەسەر زەویە کە ئینسان جوهدیان بۆ ئەکا خۆی بۆ مانو ئەکا دێ ئەفەرمێ سەرە سوڕ نەمێنێ منافق كأنهم خشب مسندة چۆن ئەوە دار ڕیزەکەی ئەوە لە پەنەیەکە قنج و قید ڕیز ئەبن بە خۆیان و ئەولادیانەوە ئەموالی زۆریشە بەڵام فلا تعجبك أموالهم ولا أولادهم
بو إنما يريد الله ليعذبهم بها في الحياة الدنيا خوا جل جلاله أيه بهوي أم داري كبيداون أم مناراني كبيداون عذابيان بدال الدنيا عذاب طبعا أم دوشتا أم دو نعمة الزور قوري خوا لسر زويا هندي جار ابن النقمتي زور قوري بسر إنسان وشاري شيني ورا بارا كوب كروا اینجا ورا حرسیاتی بگو آگاو لی به نفوتی و آگاو لی به ضرر نکاو آگاو لی به زیاد کاو همو مشغلات لپینای پارا ای اولاد ورا بخیوی که گوری که آگاو لی به اینجا جا ورا دوایش سرپیچی توب که زین چند ناراحت بی یا مالک لدست درچه چند بیتاقت بی سبحان الله منافقین خواهی گورا عقوبی دابون لناو مدینه با اولادیان لقل شيا لقل أمواليان لأموالا أوهم ماليان أبينيو هني جاري شهر بين جار أدراكا كادي باركو كانوا بو جهاد لبينا إخوايا خلق هموي بخشن دي أكر أواج ناكرين أيكن بريكان هنا داخري بدليان أتاقي إن جاء آدي كاكا كي جهادي لسفر زبابي كركاني نواب سنة بو جهاد أو نيتر غم دايا قرتن بلام خوا جل جلاله دول منافقة كان بتايبتي زور بتايبة ابتلاء كردن بأولادي خوانو كان عبد الله كري أبي كري سلولك كركشنا يا عبد الله كر مؤمن كي زور راس باوكيش منافق كي زور سرسخت حتى جاري كان كزاني في غمري خوا صلى الله عليه وسلم زور عاجزة احتمال باوكي بكوجه خويت شو قراخي مدينة وتي والله ناها لمقاس بخيتو ناو مدينة تابي غمري خوا صلى الله عليه وسلم أمرنك دورة كرة هبيو شن ضل بيه خوش بيو ورا لقراخي شارع راقري بلا ناو كمجورها تابي غمري خوا صلى الله عليه وسلم نل دوش أبو عامري راهب كبي غمري خوا صلى الله عليه وسلم ناوي لنا أبو عامري فاسق همتان شيروكو داستاني حنظلتان بستو حنظلة غسيل الملائكة وكسيك ملائكة شورديان قنجة كجني هنا ويكسر شونا وميدان الجهاد وشهيد بخوينا شوردو ملائكات شورديان أم حنظلة باوكي بيوتر أبو عامر الراهب يكيك بلو كساني لنا مدينة حتى وكو دواي غزوة بدرج لنا مدينة بين إيماني خوشي درخص لسر مسيحية أي لسر مسيحية هند جار عزتي في غمري خوي أداء صلى الله عليه وسلم لما جالسة حتى جاري كان بيوت وتي أم دينيتو هنا وتتشيه وتي ديني حنيفي إبراهيمية في غمري خوي صلى الله عليه وسلم وتي حنيفي إبراهيمي بوشي وازنتو تياتا زياد كردوا في غمري خوي صلى الله عليه وسلم فرموينا أوي كمن هنا ما تواوكاري أو زياد كراوي أو نية وتي دي أقليت زياد كردبي أي طريدي كاذبي سري أو كلمات أنا كدر كراوي دروزن في غمري خواه صلى الله عليه وسلم خواه بدكوجي لغريبية أقر هاتو أود كردبي في غمري خواه صلى الله عليه وسلم بيكني وتي اللهم آمين خواه كان أقر من وابم بوشي واز أقر توج وابي بوشي واز سبحان الله أمبيا ولا جنجي أحدا بيش مشركين قريش كوت وتي خمتان نبي ورن لقل منا لقل أوس شو كما قوري أوس بو وتي بس أوس يكا مني بينهم وين أنبر واز لمحمدين كهات هاواري كر هو أهلي أوس برمن أناسن أبو عامر الراهب موهات موتوب ولاتن ورنا أنبرو يكزنا شو في غمري خوا صلى الله عليه وسلم فرموي بيبلن تو أبو عامري فاسقي للريل لا داو درتشوي على زور غمي خوار جنگي كي زور قوري كر دواي رايكر لناو مكة دواي فتحي مكة رايكر دواي لشام طريدا كاذبا بدروزني وبطريدي ودركراوي لناو شام مرد حتى أو ميراتي كهيبو لبين عرب ولبين الروم وبوبا مشاكل لأخيرا ميراتكشي داير كرا نو بصاحبي هشتك تصور كأمكس منافقة خوي قرأ عقوبة أدا بكركي خوي كحنظلة لغزوة أحدى الشهيدة بكرك عبد الله كري أبي سلول عقوبة أدا بشي عينا بأولادي كوابو فلا تعجبك أموالهم ولا أولادهم إنما لأن ولديان إنما يريد الله ليعذبهم بها في الحياة الدنيا أيوة لجيان الدنيا عقوبيان بدابما وتزهق أنفسهم وهم كافرون
بۆ ئەوەی ڕۆحیان دەرچێت. طبعا تزهق أنفسهم دەرچوونی نەفس دەرچوونی ڕۆح وشەی تەزهقەوە بەکارێنا یعنی بصعوبة زۆر بە ناڕەحەتی ئەمرن لە کاتێکشا کافرن. الراغبی ئەصفهانی لە مفردات ألفاظ القرآن ئەفەرمێ تزهق أنفسهم يعني کەسەکە ڕۆحی دەرئەچێ و چاوەڕێی شتێک ئەکا چاوەڕێی شتێک ئەکا شتەکەی بۆ نایەتە دی. بۆیە لەو کاتا منافق کە ڕۆحی دەرئەچێ سەیری ماڵەکە ئەکا سەیری ئەموال و ئەولادی ئەکا هیچ لە دەستی دەرچوو نە ئەوە بوو ببەخشێ و خوا لێ قبوڵکە نەوە بوو سوودی هەبێ بۆ دنیای نەوە بوو سوودی هەبێ بۆ ئاخرە هیچ لە دنیای هەر بوو بە عقوبە لە ئاخرەتە هەر بوو بە عقوبە. ئەفەرمون ئەموال و ئەولاد بۆ موسڵمانیش مەلەذاتەکانی زۆر کەمە هەندێک جار هەر عقوبەیە بەڵام ئیماندار لە ئاخرەتە پاداشتێکی هەیە ئەم لە ئاخرەتیشان نیەتی قوربە سەر. ئەفەرمون حتا کافر نەوعێک لە نەوعەکان سوود لە ماڵی و سوود لە ئەولادی وەرەگرێ. منافق سوود لە ئەموال و ئەولادی وەرناگرێت چونکە لە ناو داخڵی موسڵمانانە ناتوانێت بە حڕێتی خۆی ئەوەی کە ئێوە جێبەجێکە لە ئەموال و ئەولادی خۆی. ئەولادەکانی بەعکسی فکرێ و ئەوە ئەڕۆن بەرەو دین دێن غەمێکی زۆر هەمیشە لە غەم و پەژارە و ناڕەحەتیە. طبعا مسألة تزهق أنفسهم وهم كافرون بابتك هيك هستي إنسان لكوايا هرهم جنبه بحياة إنسان أوشتي لبير ناتشي أجر تو بيعني امتحانه هبه بيد بلن أم لا بريته تأكيد بكيته وهذا باشي سعيتي أكي أجر هاته وكو خوي دريكي فارزة كان يشبه أنوسي واباش دەبەرە کردو چونکە ئەزانی تەئکیدی لەمە هەست لە یا جەمە کتێبێکیان داویتە تێ سوورە هەرام کتێبەیە عینەن ئەوی ترە ئەڵێن ئیمتیحانە سوور ئەزانی لەم کتێبەیەتەوە بەس چونکە نازانی لەکوێیە هەستە متەشەتتیتە تەواو بۆ زەبط ناکرێت. ئینسان هەر غەمێکی هەبوو هەستی لەو غەما زەبط. منافق یەکێ لە کێشەکانی و ناڕەحەتیەکانی لەسەر زەویە ئەوەیە کە وتەزهق أنفسهم وهم كافرون تصور کە چاوی لەسەر چیە لەسەر ماڵ و ئەولادی خۆیەتی حتا ئەو لەحزەی ڕۆحی دەرەچێ لە غەم و پەژارەی ئەوانە ئەبێ هەستەکەی هەموو لەوەیە مێشکی لای مناڵەکانەتی لای ماڵەکەیەتی ها ماڵەکەی نەفەوتی ها مناڵی نەفەوتی کاتی ئەزانێ خەسیڕ الدنیا والآخرە لە دەستی دەرچوو وتزهق أنفسهم وهم كافرون. لەم ئاەتە پیرۆزانە رب العالمين علەتی ئەوەی بۆ منافقشتی لێ قبول ناکرێ پێیوتین کە لەبەر ئەوەی کافرن لە حەقیقەتە لەبەر ئەوەی نوێژ بە تەمەڵیەوە ئەکەن لەبەر ئەوەی بەخشندەیان بە ناڕەحەتیەوەیە هەروەها بە ئێمەی وت کە سەرتان سوڕ نەمێنێ لەو ئەموال و لەو ئەولادانەی بەوانی ئەبەخشم ئەو ماڵ و مناڵ و سەرۆت و سامانەی ئەیان دەمێ ئەوە ئەمەوێ لە دنیادا عقوبەیەکی زۆر قرس عەزابێکی زۆر ناڕەحەتیان بدەم هەر بەهۆی ماڵ و مناڵەکەی خۆیانەوە لێگەڕێ بە هەیان بێ لەو کاتەش کە ڕۆحیان دەرچوو وهم کافرون بە کافریەوە ئەڕۆن و بە خەسارەتمەندی و بە زەحمەتی ڕۆحیان دەرئەچێ چونکە هەستی خۆیان هەموو جەمە لەو کاتە لەسەر ماڵ و ئەولادیان و سوودیشیان لێ وەرنەگرت و لە دەستیان دەرەچێ. کۆتا قسەم لە خزمەتتانە ئەم ئاەتە هەندێک لە عولەما کردویانە بە دەلیل بۆ قەزەیەکی عەقائیدی گەورە. آية مسألة الأصلح على الله تبارك وتعالى معتزلة قسيشان هبوة وتويانا أوشتي كزور باش بي واجبة كخوا جل جلاله أبي جيبك با أم كلمة أبي ناشرين بابلن واجبة لسر خوا جل جلاله هر أبي بك أبو عبدك كما كلمة كزور هلايا چوكا ئەم منافقانە ئەگەر دیقەت بدەن ماڵەکەیان ئەبەخشن وەخوا جەلە جەلالوه لایەک ئەموال و لایەک ئەولادی پێداون بەڵام خودی ئەموال و ئەولادەکە کە لە ظاهیرە ئەسڵەحە لە مێشکی ئینسان و ئێمە ئیتر باشترین نعمەت ئەو دوانەیە بەڵام خوا ئەفەرمێ ئەو دوو نعمەتە لە پێناوی عەزابایە پێم داون. وەلەما ئەفەرمون ئەمە ئەبێتە جواب بۆ معتەزیلە کە
کەوتوێتی ئەبێ ئلله لەسەر خوا واجبە کامە چاکە بۆ ئینسان ئەوەی چاکە و خراپە بە عەقڵی ئینسان ناپێورێ بە حکمەتی خوا پێورێ ئەو بەشێکە لە عەقیدەی ئەهلی سونە ئەصلح و غێر ئەصلح خەیر و شەڕ بە عەقڵی ئینسان ناپێورێ بە حکمەتی خوا و علمی خوا پێورێ لەکوێ خوا شتێک لەوە ئەچێ سیحەت بە نیسبەتی تۆ پێت وابێ زۆر باش بەڵام زۆر خراپ بێ بۆ تۆ لەوە ئەچێ نەخۆشیەکەت بەلای تۆوە زۆر خراپ بێ لەلای ڕەب العالەمین و لە حکمەتی ئەوە زۆر باش بۆیە ئەصلح و غێری ئەصلح عەقڵی ئینسان تەحدیدی ناکە حکمەت و شەریعەتی خوا تەحدیدی ئەکە خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئێمە ئەم شەو لەژێر سێبەری ئەم ئاەتە پیرۆزانە ژیانمان بەسەر برد خوایە ئێمە باسی نیفاقمان کرد یا ئیلاهی تو گەورەی خۆت دڵمان کردەوەمان ئەخلاقمان ڕەوشتمان لە منافقین دوور خەرەوە یا ڕەب العالەمین خوایە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەرمانە بکرەوە یا ئەکرەم الئەکرەمین گوناهێک کردومانە بە ئاشکرا عەفومان کرد گوناهێک کردومانە بە پەنهان عەفومان کرد گوناهێ نەمانزانیوە و کردومانە عەفومان کرد گوناهێ زانیومانەوە بێ ئەدەب بوون لە حوزوری تۆیە عەفومان کرد یا ئیلاهی کەم تەرخەمێک لە نوێژ و تاعەت و عەبدایەتیمانە هەبوو عەفومان کرد هێزمان بدەرێ بۆ خواناسی یا ئەکرەم الئەکرەمین هێزمان بدەرێ بۆ نوێژی جەماعەتمان یا ئەکرەم الئەکرەمین بەزەیی بەسەرمانەدا ببارێنەوە بە ڕەحمەتی خۆت سەرپەرشتی عەبدایەتەکانمان کە یا ئەکرەم الئەکرەمین مەمان دەرە دەستی خۆمان یا ڕەب العالەمین خۆیە پەنا ئەگرین بە تۆ لە خاترەیەکی خراپ بە دڵمانە تێ ئەپەڕێ پەنا ئەگرین بە تۆ لە کردەوەیکی خراپ لە کردەوەکانمانە تۆمارەکرێ یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەژێر نووری ئەم ئاەتانە دڵمان ڕۆشن کەرەوە لەژێر نووری ئەم ئاەتانە گۆڕمان ڕۆشن کەرەوە لەژێر نووری ئەم ئاەتانە یا ئیلاهی لە ساحەی مەحشەرە کارمان بۆ ئاسان کە یا ئیلاهی ئەم ئاەتانە بکەرە شەفاعەتکاری ڕۆژی مەحشەرمان یا ئیلاهی بەهۆی ئەم ئاەتانەوە لە بەهەشتا بەرزمان کەرەوە یا ڕەب العالەمین خوای گیان تۆ خۆت ئەزانی ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر لە ناڕەحەتی و زەحمەتیایە شەیاطین و ئینس و جین لەسەرمان کۆبوونەتەوە یا ئیلاهی هانایەکمان نییە و دەرچەیەکمان نییە تەنها تۆ نەبی هانای زەلیلی ئەم ئومەتە هانای خوێنی ئەم ئومەتە هانای سجنیانی ئەم ئومەتە هانای عارەقە و شەو نوێژی ئەم ئومەتە هانای فرمێسکی ئەم ئومەتە بۆ لای تۆ بەرزەکەینەوە بە هانا ئەمانەوەرە یا ڕەب العالەمین لەم بەڵاو مصیبەتەی ئەم زەمانە بمان پارێزە یا ئەکرەم الئەکرەمین سیادە و قیادەی جیهان بخەرەوە دەستمان یا ڕەب العالەمین داوا لێ ئەکەین بەهۆی گوناه و هەڵە و کەم و کوڕیمانەوە نەسەتی دینەکەمان بۆ دوامەخە یا ڕەب العالەمین خوایان بمان گێڕە لەو عەبدانەی بە چاوی سەریان نەسەتی دینەکەی تۆ ئەبینن یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە ئەوەی چاکە بۆ دینمان بۆ ژینمان بۆ دنیامان بۆ ئاخرەتمان پێمان عەتاکە یا ڕەب العالەمین خوایە ئەوەی خراپە بۆ ژیانمان و ئاخرەتمان لێمانی دوور خەرەوە یا ڕەب العالەمین خوای گیان بەخوا دڵی ئێمە پڕ لە خۆشەویستی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیا ئیلاهی شەوقی دڵی ئێمەی پێ بگەێنە دەیا ئیلاهی سڵاوی ئەم مەجلیسەی ئێمەی پێ بگەێنە دەیا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە بە ئەندازی بارانی باریوی ئەم ساڵ بە ئەندازی بەفری باریوی ئەم ساڵ یا ئیلاهی سەڵەوات بە دیداری پێغەمبەر بنێرە صلی الله عليه وسلم یا ئیلاهی مقامی محمود و دەرەجاتی ڕەفیعی بە قسمەتکە یا ڕەب العالەمین یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خێزان و هاوسەرمان ببوورە لە گوناهی مناڵ و ئەولاد و وەچەمان ببوورە لە گوناهی براکانمان خوشەکانمان ببوورە لە گوناهی خۆشەویست و هاوڵ و دراوسەکانمان ببوورە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە یا ئیلاهی زۆرێکن ئەوانەی کە مردوون و هانایەکیان نییە و هاوارێکیان نییە و دەنگێکی دوعایان پێناگا و ئێمە یا ئیلاهی بە زەلیلی خۆمان لێت ئەپاڕێنەوە یا ڕەب العالەمین لە گوناهی هەمویان ببوورە یا ڕەبی خوایان ئەو قەبرانەی مەهجورن و کەس ناچنە سەریان و کەس ئاگای لێیان نییە و ئێمە لەم شوێنەوە یا ئیلاهی لەم شەوەیە دوعایان بۆ ئەکەین و ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە عەزاب و عیقاب لەسەریان لابە یا ڕەب العالەمین
أمتك بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم رزقارك يا رب العالمين خواهی جانداوان لی ئەکەین بە کەڕەم و گەورەی خۆت چۆن ئاوا ئێمە لەم شەوە بە ویست و ئیرادەی خۆمان کۆبووینەوە تۆ بە ویست و ئیرادەی خۆت یا ئیلاهی بە خزمەتی پێغەمبەرمان بگەیەنە صلی الله عليه وسلم لە ژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە بە ئومەتی ئەو قبوڵمان کە بەر شەفاعەتی شیرینی ئەومان بخە یا ئیلاهی ئەگەرچی ئێمە کەڵکمان نەبێ بەڵام بەخوا تۆ ڕەحمەتێکی زۆرت هەیە هانامان بە ڕەحمەتێ هێناوە دەرگاکانی خێرمان لێ بکەرەوە دوعاکانمان قبوڵ کە یا ئیلاهی ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە سەکینەت و ئارامی خۆت بەسەرمانە ببارێنە عەفو و عافیەتی خۆت بەسەرمانە ببارێنە قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین خوایە قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەم الئەکرەمین خوایە قبوڵمان کە لای خۆت یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قول لقناه من الشيء أجبوري وخوي لمن قبولك